پرۆژەی قورئان بەهاری دڵانە، پرۆژەیەکی ساڵانەی ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵی دادگەری کوردستانە. بۆ ئەم ساڵ پرۆژەکە دوعاکانی قورئانی بەپێزی بۆ لەبەرکردن هەڵبژاردووە کە ئامانجلەی گرنگی پێدانی زیاترە بە قورئانی پیرۆز. ناونووسین لە پرۆژەکە بەردەوامی هەیە. لە سەرەتای مانگی ئایندەشەوە تاقیکردنەوە لە کتێبەکەدا ئەنجام دەدرێت. تا ئێستا ژمارەیەکی بەرچاو لە سەرتاسەری کوردستان خۆیان بۆ بەشداری لە تاقیکردنەوەکە ناونووس کردووە. ئەم پرۆژە ئەوەی لای خوشکان ناویان تۆمار کردووە لە 300 تێپەڕیوە 375 کتێبمانێناوە. تقریبا 275 ژیان خەڵک هاتووە بەدەمیەوە کتێبەکانی بردووە. وەکو برایانیش ئێمە 270 کتێبمانێناوە 220 کتێبمان لێ فرۆشتووە. و سواز بۆ خوای پەروەردگار ئەم پرۆژانە سوودێکی زۆری هەیە بۆ خەڵک. ناوەندی ژیانەوە جێدەستی مامۆساکان دیارەوە. سواز بۆ خوای پەروەردگار خەڵک زیاتر بە تامەزرۆوە دێبەرە و قورئان خوێندن و فێربوونی زانستە شەرعیەکان و هەروەها پەروەردە و هەموو چین و تێژەکانیشی گرتووەتەوە. یعنی ئەمە هەنیە بڵین تەنها گەنجان بەشداریەکە لە کوڕان لە کچان لە بەتەمەنەکان. یعنی زۆر جێی خۆشحاڵیە. من منە لەو مزگەوتەی خۆمان خەڵشێکی بەتەمەن یعنی دیاڵە ناوم بنووسە و بەشداریەکە خەڵک بە تامەزرۆوە تالبی ئەم ئاەتانەی قورئانی پیرۆزە. چونکە سواز بۆ خوای پەروەردگار ئێمە گەرێکی موسڵمانی، بەڵام لەگەڵ ئەوەشە خەڵکانێک هەیە کە ئەیانەوێ ئەم کۆمەلگا بەرەو لا ڕێدابەرن. بەڵام سواز بۆ خوای پەروەردگار جێدەستی تاکتاشی ئەندامانی کۆمەڵی دادگەری لەم پرۆژانەیە دیارەوە الحەمدولیلا خەڵکیش زۆر پێشوازیشی گەرمی لێ دەکەن. مەڵبەندەکان و ئەنجومەنەکانی کۆمەڵی دادگەری لە ڕێگەی ئەم جۆر و ڕێگە لە بانگەوازەوە دەیانەوێت خەڵکی زیاتر لە ئاینی پیرۆزی ئیسلام و پاراستنی خێزان و کۆمەڵگا نزیک بکەنەوە. بەشداربووانی ئەم پرۆژەیەش دەڵێن ئەم پرۆژانە هاندانێکی باشن بۆ ئەوان و بۆ ئاشنابوون و زیاتر ناسینی قورئانی پیرۆز و لەبەرکردنی. دەیانەوێت لەم ڕێگەیەوە خزمەتی زیاتری ئەم پەڕاوە پیرۆزە بکەن. طبعا ئەم پرۆژانە زۆر پێویستە بۆ ئێمەی خانمان، بۆ ئێمەی کورد بە تایبەتیمەی خانمان. یعنی زۆر لە کێش و مەشاکیلی ڕۆژاین و ماڵین ئەمانە زۆر پێویستە بۆ ئێمە کە خۆمان مەشغوڵکەین بم دوعایانەوە، هەم خێرێکە و هەم سەرقاڵکردنیەکە بم دوعایانەوە. ئینشاءڵڵا خوای گەورەی یارمەتیمان بە بتوانین بەشداری بکەین لە پرۆژەکەیە. و دوای ئەوە ئێمە کە خۆمان بەم دوعایان و سەرقاڵەکەین یعنی بەڕاستی هیچ ئەوە خێرە. دوای ئەوە دوور ئەکەین و لە قسەی مەشغڵەتی دنیایی و لە غەیبەت و ئەمانە. هیوادارم هەموو خانمێک ئینشاءڵڵا بەشدار بێت. وەڵام و گەنجێک بەشداریم کرد لەم پرۆژەیە. پرۆژەیەک زۆر گرنگە بۆ گەنجەکان کە من ئێستا لە پۆلی نۆ داوامەکەم. بەڕاستی زۆر پرۆژێک چاکە بۆ گەنجەکان. هیوادارم سەرکەوتوش بن لە لایەنی دوعاکانە لە ژیانمانە زۆر پێویستە. هەر لەم ژیان ڕۆژانەشە بەکارێت ئەبێ بە ماناوە لەبەریکەین لە مانا کوردەکەش ئەگەر عەرەبیەکەی لەبەر نەکەین زۆر شتێکی باشە. بەردەوام ڕۆژانە هاوڵاتیان خۆیان بۆ بەشداری لە پرۆژەکە ناونووس دەکەن. مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەریش ئامادەکاریەکان دەکات و سەرپەرشتی پرۆژەکە دەکات. چەندین خەڵاتی گرانبەهاش بۆ سەرکەوتوانی پرۆژەکە ئامادەکراوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.